ئەو کاتان باش لەسەر مەسەلەی پارێزگاری کەرکووک چاوەشەکاریەکی گەورە دەکرێت لەو خاڵەی کە ئەڵێ هیچ فەرقی نییە ئەوتە کورد نییە سێ مەحافەزەکەی هەیە کەرکووکی شەروا دەبی نەخێوانە باشترین نمونە قۆناغی ڕاکانجبووری وەرە بەراورد کە 7 ساڵە دەیان بڕیاری زەدی کورد دەرکردە دە بۆ جوتیاری کورد دیتمان چەند جار چێشمە چێش لەگرێیان جوتیاری کورد و جوتیاری عەرەب دروست بوو کە ڕاکانجبووری و هەموو شێوەک تەمیلی دەکردن تعریبی خەڵکی کەرکووک و دەوروبەرەکەی دەکاتن چەند بڕیاریان زەدی کورد دەرکرد لەو 7 ساڵەی کە پارتی نەهاتە پشت ئەوەی بیگۆڕدرێ لە دوای 16 ئۆکتۆبەر وەکو ئینتقامێک سیاسەتی کەری دێزا زیانی لە کووردا لە پێناوی ئەوەی چیە زەربەلەیەکێتی دەدا پارێزگارێک نەبتە کورد ئەگەنە پێیان دەکرێت بکەنە کورد بەڵام وەرە قۆناغی نەزمەدین کەریم و عەبدوڕەحمان مستەفا لەگەڵ ڕاکانجبووری پێوە وەرە سەیر کە ئەگەر نۆرماڵە ئۆچی هەواڵ ئەبوو بەکر وەکو ئومێد خۆشناوە بۆ تورکیا بەو حەماسەوە ئیدانە دەکاتن ئاک پارتی دێتە پشت و تورکمان و گورگە بۆرەکان دژن ڕاکانجبووریەکان دژن بۆ دژن ئەگەر نۆرماڵە قەت تورکیا دژی هەواڵ ئەبوو بەکر و ئومێد خۆشناو نییە کە پارێزگاری کوردن بەس دژیە نەک هەر کەسێک بوو کە لە کەرکووک کورد بێت دوو بەدیلی پارتی زۆر قێزەوەترە کاچی من ئەو بەدیلی پارتی لەگەر ڕاکانجبووری و بەرەی تورکمانی خەوە بەرەی تورکمانی ئەڵێ متەفەقین هەر زۆر شەرمە ئێستا هەتا ڕووداوینێ چیریش لەو گەمەیە کە تا لەو گەمە قێزەوەنە پشگیری دەکات زۆر شەرمانی بەدیلی پارتی لەو ئەو وەزعی کە هەبوو کە 7 مانگ بۆ ئەو وەزعانێش بووە دەیانویست ئەوە بێ لە ململانەی حزبی یعنی کێشەی کورد یان کێشەی کەرکووچەکان شکستێکی زۆر گەورە بوو 7 مانگ ڕۆی بەبێەوەی ئەوە بێەوە جوانترین بڕیار ڕێبواردەری کرد دەرکردنی ڕێبوو ئەوە بوو ڕاکانجبووری دەستی خۆش بی خاڵش کە شاوڕێیان بەڵام پێویستوی ئەمە ڕۆژ یەکەم تابقی سەرێمان دیت کە یعنی چێشمە دوای 7 مانگ چێشمە چێش کوردێک دەستی خۆش بێچێتی وەریگرت بەڵام ئەوەی بانگەشە دەکرێتن کە لایەنی عەرەبی دەڵێن لە بالمقابل ئەوە هەر تەقسیم سێ دەکرێتن ئەو مدەی کە پارێزگار هەیە و پۆستەکانی کە ناگۆڕکرێت ئەو کارە ساتە ئەگەرەوە بین نقطە لەو نقطەی لەوەدایە ئەی خانەقین و مەسەرەن هەموو قەزاونەکانی کە چی بەبەر کورد دەکەویت ئەو زۆر گرنگێکی لە بیبێ ڕوونکردنەوە بدە چۆنی اتفاق کردیە لە بۆ پۆستەکانی تر و پۆستەکانی کەی گرنگی ناو کەرکووک خۆ هەر پارێزگار نیە پارێزگارەکە هیکەلی دەبی یان دەسەڵاتی چەند دەبیتن چکۆی ئەو بانگ شتێک بڵاوکراتەوە بەس غیر فەرمیە فەرمی نییە ئینسان ناتوانێت قسەی لەسەر بکە چکۆم بەخۆشم منتەق نیە ئەتوو باشە ئەی یەکێتی ئەی پارتی چ وەردەگرێتن ئەوەی کە باسکاوە لەو عەرەبی تورکمان ئەی چماوە لەو پارتی خاڵش کەش ئەی لە بۆ پاشە کشەک پێکردن لەو تەعریبەی کە 56 ساڵە بەرامبەر کورد دەکرێت لەوەی کە ڕاکانجبووری لە ئەو ساڵە دەری کرد چ بڕیارەش کە ئێچێتی ئیمزای کردیە لەگەر ئەو لایەنانەی کە پێکەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووچیان پێکردن پێویستێتی لەوەی بێ ڕوونکردنەوە بدە ئەو پارتی شواس لەوە بێنێتن لە سەنگەری بەرەی تورکمانی و ڕاکانجبووریەوە دژی ئەو پارێزگارێ ئەو شەرمەزاریە بەجددی ینی کوڕە خیانەت ئەوەندە زۆرە بۆیە خەریکە خیانەت تامی نامێنێتن دەفتەر دەیوێ بیکاتە نۆرمال بەس وەڵڵا خیانەتە پارتی کاتە چۆش